ساڵتان لەبێت بینەرانی کورسات ناڕۆتۆفیقم لاڵخێم شوی پانۆراما پێتان گەیشتینەوە. وا تاڵەبانی سەرۆشی لیستی هاوپەیمانی کوردستان ئەڵێت لە بەغدا کار بۆ موچە و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستانەکەی. ئەوەی ئێستا کە هاوپەیمانی کوردستان لە دروشمەکانیە کاری لەسەرکات دابینکردنی یەکێک لە خاڵەکانی هەرە گرنگ موچەیە. هەمومان نەزانین لە ڕابردوو بە هەندێک هۆکاری سیاسی موچە و شایستەی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان لە بەغدا بڕاوە. بە هەوڵ و ماندووبوونی زۆرێک لەلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان توانرا حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا بگەنە ڕێکەوتنێ بۆی کە هەر هیچ نەبێت هەندێک لە شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لە بەغداوە بنێرێت. ئەوەی کە ئێستا هاوپەیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هەوڵی بۆدەن لە ئێستا و لە ئایندە بە پێی یاسا و دەستور و مافە پارێزراوەکانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بتوانن ئەم شەڕە لە بەغدا لە ڕێگەی دەستورەوە بکەن لەسەر ئەو مافە دارایی و شایستەدارایانەی کە هی هەرێمی کوردستان و لای بەغدایە پێویستە بینێرێ. ڕۆڵی هاوپەیمانی کوردستان لە ئێستادا تا چەندە گرنگە لەو بارەیەوە. لە داهاتوو لە بەغدا چۆن نەتوانێت ئەم شەڕە بە پێی دەستور و یاساکانی عێراق بکە. ڕۆڵی یەکێتی و گۆڕان چۆنە بێ لە داهاتوو و ئەو نوێنەرانەیان کە بڕیارە بچنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە داهاتوودا. گفتوگۆکەین لەم بارەیەوە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاخەلی سەرکانی هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕان کە لە سوێدۆ لەگەڵ مەکاخەلی بەخێر سپاس دەکەم بۆم دەرفەتەی کە بە ئێمەدا. هەروەها بڕیارە خات و ڕابێح حەمەد لێپرسای مەڵبەندی بەغدای یەکێتیش لە بەغداوە لەگەڵمان بێت. کاخەلی خات و ڕابێح هەستاو دەبێت دیارە جەنابیش لەگەڵمانەیە سپاس دەکەم بۆ بەشداریت. کاخەلیەگە لە جەنابتەوە دەست پێ بکەم. هەمیشە ینی هەرێمی کوردستان لە ڕابردووە لە ئێستاژ و لە داهاتوو پێویستمان بە شەڕێکی یاسایی و دەستوری هەیە سەر ڕایەوەی کە ئێمە هەرێمی کوردستان بە پێی یاسا و دەستوری عێراق هەرێمێکی دیاریکراوین و هەرێمێکین دەبێ ماف و شایستەکانمان لە حکوومەتی عێراقەوە بێ. ئێستا هاوپەیمانی کوردستان کە لە نێوان یەکێتی و گۆڕان دامەزراوە دەیەوێت شەڕێکی دەستوری بکات لە داهاتوو لە بەغدا بۆ دابینکردنی موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان. هەوڵەکانی هاوپەیمانی کوردستان لە ئێستا و لە داهاتوو پێویستە چۆن بڕای جەنابەت؟ سپاسانەکە من لە ڕاستیا من پێم وایە ئینسان هەندێک ئاوەڕباتوە لە مێژووی خوێناوی وڵاتە. بەڵێ ئیمپەراتۆریەتی عوسمانی 650 ساڵ حکمی کردووە و ئێمە بەشێک بووین لە ویلایەتەکانی ئیمپەراتۆریەتی عوسمانی. لە 1940 بۆ 1970 لە جەنگی جیهانیەکەما کە ئیمپەراتۆریەتە ڕووخا لەبەرەوە گەندەڵیدا و دەستگاکانی ئەو دەسەڵاتی دارزانم و لە سەرنجام بە پیاوە نەخۆشەکە ناوزە دەکرا. تەماح کرایە لە شولار و ئەرزوهینی ئەم ئیمپەراتۆرە گەورەی و کە ڕووخا ئینگلیس دەسەڵاتی ئینگلیس هاتە ناوچەکە لەڕێ ڕۆژنامەیەک کە چاپخانەیەکی دەوڵەتی عوسمانی بوو لە بەغای ئینگلیس دەستی بەسەراگر هانی ئەو گەلە بنەسانەیەدا کە لە چوارچەوەی دەوڵەتی عوسمانی بوون بۆی هاوکاری بەریتانیا گەورەی ئەو سەردەمە بکەن لە ڕووخان و ڕاماڵی دەوڵەتی عوسمانیا ئەنوا و ئەشکاڵ بۆ دووبەڵێنیاندا کە قەواری سیاسی و حکوومەتیان بۆ دروست کە لەو گەلانە کورد بوو لە ڕاستی. دیارە کە ئەوان هاتن بنەماڵی هاشمیەکانیان لە حیجازەوە هێناکردیان بە پاشای عێراق ئێمەیان بە زۆر لەکان بە دەوڵەتی عێراق ئەمە بەویستی کورد نەبوو شتێکی ئارەزوومەندانە نەبوو لە ڕاستی. کورد هەستی کرد کە مافەکانی خوراوەیان وەکو قەوارەیەکی سیاسی حسابی لەگەڵ نەبوو نەتەوەیەکی دووهەم لە عێراقا هیچ ماف و حەقی تەقریری مەسیری نەدراوەت. لەو مێژۆ بەدواوە شۆڕش و ڕاپەڕین سەرەتا بە ڕێبەرایەتی شێخ مەحموودی بەرزنجی جوڵانەوەیەکی شەکداری دەستی پێ کردووە کە ئینگلیز و حکوومەتی مەلیکی ئەو وەختە بە هەموو لایەکیان محاربەی ئەم دەسەڵاتی ئەم جۆڵانەوەیان کرد بە خوێن سەرکوت کراوە و شێخ مەحموود گیراوە تەبعی کراوە بۆ هیندستان و هاتووە و جارێت ئەم حرەکەی دەستی پێ کردووە سەرنجام کۆتایی هاتووە حرەکەکە. لەو مێژۆ بەدواوە حیزبی سیاسی تر هەبووە کە فعالیەتی سیاسی هەبووە نەک بە شێوەی چەکداران تا ڕاپەڕینێک لە بەرزان بەڕێبەرایەتی مەنامسەوای بەرزانی فەتوی ئەویش تێک شکاوە کوردستانی ڕۆژهەڵات و پەنای برەوتە بەر ئەو سەردەمەی قازی محەممەد و کۆمارەکی. ئەوەش ئەو کۆمارە کۆتایی هاتووە لەو مێژۆ بەدواوە کوتە نەزان شۆڕشی ئەیلو کە گەورەترین جوڵانەوەی کورد بە لەو سەردەما دەستی پێکردو ئەوانە ئەمەش فترەیەکی زۆری خایان و لە مؤتەمەری جەزاین و ڕێکوتنی جەزایی کە لە پەراوێزی ڕێکنینی منەزەمەی ئۆپێک بە ناوبژیوانی هەوار بۆ میدیانی سەرۆکی ئەو کاتی جەزایر شاو سەدام گەیشتە ڕێکەوتنێک و ئێمە تەواو بوو بە بەخشینی هەندێک لە ئیمتیازی خاک و ئاوی شەتر عەرەبوانە جوڵانەوەکە ئێمە بوو بە قوربانی ئەوە و کورد جارێتر ماڵوێرانی و قوربەسەری بۆ گێڕاوانە
لەو مێژۆ بە داوا خۆتان نەزانن حیزبێکی سیاسی بە نیمچەبەرەیەک کە یەکێک نیشتیمانی کوردستانی پێوترا کۆمەڵەیەکی حیزبێک باڵێکی چەپگەرا و کۆمەڵی مارکسیلینی دوای بە کۆمەڵی ڕێژەدەرانی کوردستان و بزوتنەوەی سۆشیالیست و خەتی گشتی ئەوانە ئەم ڕێکخراوە هاتە سەر سەحنی سیاسی ئەم وڵات شۆرشێکی خوێناوی تەبەن ئەم نیزامانی یەک لە دوایەک لە عێراقا مامەڵەیەکی درندانیان هەبووە هینی هەموو بەرنمەیان هەبوو بۆ ئەوی کورد جینۆساییکەن لەسەر نەخشەی خۆی لە مێژووی کردو خۆی بیسڕنەوە کوردی ئەمەی قبول نەکردو بەرامبەر بەم زوڵ سیستەمە دائیمە لە سەنگەری بەرگریە بوو لەمان وجودی گەلەکەی ئەم نیزامانە دایمە گوێی بیستنیان کرد بووە زمانی گفتوگویان لاڵ بووە پەنایان نەبرۆتەوە بە شێوازی گفتوگۆ بە شێوازی دیالۆگ کێشەی ئەم گەلە چارەسەر کرێت کە گەلێکی گەورەی دوو هەمگەلە لە عێراقا دوای ئەوە بۆتان نزانە پنجانی درندەترین خەترناکترین نظامی سەدام حوسێن نظامی بە ئەزوو بە ڕێبەرایەتی سەدام حوسێن کە ئیتر جینۆساید و قەتڵ و عام و بێویژدانی چۆلووتکە بەچێکی ناپاڵمی قەدەغەکراوی نێودەوڵەتی بەچێکی کیمیایی بە کیمیابارانی هەڵم جە بە ئەنفال ئەوەی کە نەکرا لەگەڵ کورکردیەوەوانە ئەوە بوو ئێمە خاکەکەمان لە دەزا هەموو دیهاتەکانمان سوتا و تەختی ئەرز بوو بەشێ لە شار و شارۆچکەکانمان لە دەستدا جوڵانەوەی کورد خراپ تێخشکا لە ڕاستیا بەڵام ئێمە توانیمان خۆمان بگرنش بە ڕێبەرایەتی و بە حەکیمی ڕێبەری کاریزمای گەورەی و خۆنەشتا مەسەفا و جەنابی مام جەلالوانی ئمە خۆمان گرت و هەتا هەلێکی مێژووی بۆ ئێمە ڕێکەوت کە ڕاپەرینەوەیەکی لێکەوتوانە دەسەڵاتی بە ئەزنە وڵاتە ڕاماڵرا ساڵی 1992 ئێمە خۆشبەختانە هەڵبژاردنمان کرد هەڵبژاردننی ئەنجومەنی نیشتیمانی ماکرد حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی ئەو وەختی تیا لەدایک بوو یعنی ئەمە خەونێکی گەورە بوو بۆ گەلەکەی ئێمە هاتدی بەڵام بەداخەوە لە فترەیەکی زەمەنی کورد تا شەڕی ناوخۆ دروست بوو خۆ دەزانی بەشێ لە ئیمکاناتی کەمی ئەو سەردەمەی بەخۆیەوە سووتان و خوێنی زۆر لە تێخۆشەکانی ئەو هەموو پیاوە قارەمانە بەداخەوە لە دەستمان دەرچوو بە ئاگری ئەو شەڕە سەرنجامی ئەم هەموو خەباتە ئەم هەموو خوێنە ئەم هەموو شۆڕش و ڕاپردن ماڵوێران بەسەر گەلەکەمان هاتووە لە پێناوی ئەوە بۆ ئێمە قوارێکی سیاسی بۆ خۆمان دروستکرد ئێمە دروستمان کرد ئێستا ئەو شۆرشە چەکداری هاتووەتە سەر ئەوە لە بەغا ئێمە لە شەڕی دەستوری بکەین ئەو مافانەی کە بە هەموو ئەم خوێنە بەدەستمان هێناوە ئەو مافە دەستورانەیە کە نۆمانگی ڕەباق نوێنەرەکانی کورد لە بەغا بە جەنابی مام جەلال و بە کاک نوشیروان و دکتۆر مەحموود بووە سەلاحەدین بەهادین بووە هەموو ئەو ڕێبەرە بە ڕێزان نەبوون تەمان ئێمە خۆ ئەو کاتە ئێمە تەجروبەی دەوڵەتداری و قینی قانونی دەستوریمان نەبووە کۆمەڵی پسپۆر ئەوانەی گەوریان لە دنیا هێناوە بە پارە بۆی نموزیجی ئەو دەستوری ئەو وڵاتە فیدراڵیان نەمان هێناوە بۆ ئەوەی دابشکردنی دەسەڵات لە بینی دەوڵەتی مرکز و لە بینی هەرێمە فیدراڵیەکانە پەنامان بردوتە بەر ئەوە بە منۆمان ئەم دەستورە نووسراوە ئێستا ئەمە لە بەغا ئێمە هەرێمێکی فیدراڵین ئەم دەستوری احترافی پێکراوە لەبەرەوە ئێستا ئێمە شەڕێکی دەستورە شەڕێکی دەستوریە پێویست ئەم شەڕە دەستوریە کورد پێگەیەکی بەهێزی لە عێراق هەبێت پێگەی بەهێز بە چییە بەشداری کارای کۆمەڵانی خەڵکی کوردستان لەم هەڵبژاردنە بەداخەوە نیگەرانی زۆرە ئێمە ئەچینە ناو خەڵک من ڕاستە گەندەڵی هەبووە بەداخەوە ڕاستە دام و دەستگاکانی ئەم دەوڵەتی ئێمە بەرپرسەکانی ئەم دەوڵەتی ئێمە بەرپرسی موسساتەکان چه حیزبی بێت چ ئیداری بێ دەوڵەتی بێ بە ئەرکەکانی خۆیان هەڵ نەساوە زۆر بەیە ئەمە کارێکی کردو خەڵ لە ئێمە بێ ئومێد بە بەڵام ئەمە ناکاتەوە ینی بەڕاستی تۆ خەڵک دەنگ نەدا خەڵک نەچێت بۆ سەسنۆخەکانی پەیوەندی بە چارەنووسی خەڵک خۆیەوە ئێمە گەر بەیانی پێگەمان زەئیم بێ لە عێراقا شۆڤێنەکانی عەرب دەستکاری دەستورەکەیشمان ئەو تۆزە مافەشی کە هەمان ئیمجا شای سەدارەیەکانی ئێمە ئەو بوجە موچەیەکە ئێمە لەسەر حسابی معقەدی پەرلەمانی ئەدرێ بە ئێمە کاکەوەی دەستکاریەکەی ئەو کاتە ئەبینە هەرێمێکی لاواز و ڕەنگە سەرنجام هەرێمەکەمان لە مۆزوعێکی تریش لە ڕاستیا عێراق بە دۆخێکی خراپاتی ئەپەڕێت ئێمە ئەو ئەمریکاش لە ڕاستیا خۆت ئەگەر پشت بۆ بسی ئەمریکا بێتەوە پارێزێت ئەو ئەفغانستان نمونەیەک ئەمریکا دەوڵەتی سەرمایه‌داری گەورەیە دوای مەسالیحی خۆی کەوت ڕەنگە لە ئانوساتێکە بایدین تەسریحی با هێزەکانی لە عێراق بات چەندە ناوبەناوی تەسریحی ئەڵێمە بەجێ نایڵین 11 سپتەمبەرەوە لە ئەفغانستان ئەسکەرەکانی کوژرێ بە مەلاین دۆلار بە تریلیۆن دۆلار سەر بکات لە وڵاتە کاتێک مازانی کاکە بەڕاستی ئینسیحابی کرد و بای ملیاردان دۆلار چەک و شۆڵی پێشکەوتی بەجێش بۆ هێزێکی کۆنەپەرست و تیرۆریستی وەکو داعش و تالیبان و ئەو خەڵکە بەژمێنێتی تەسلیمیێوان کرد دەستخۆشکا خەلی دێمە خزمەت جەناب و هەندێک پرسیاری کە سوپاس دەکەم بەڵێ خات و ڕابێ حەمەد لە بەسای مەڵبەندی بەغدای یەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە سڵاوت لێبێت کا خەلیل قۆناغێکی مێژووی ئاماژە پێدا بەڕاستی ینی کامە لەم مێژۆ سەختەوە و بەم قۆناغە سەختانە گەلی کورد توانیوێتی بگاتە ئەوەی کە
هەرێمیشی فدرالی هەبێت لە بەغداوە لە چوارچێوەی دەستور و یاسا پارێزراوەکان کە خۆمان کورد سەرکردە سیاسیەکانمان بەشێک بوون لە نووسینەوەی هەندێک لە مافەکانمان چەسپیوە بەڵام بە تەواوەتی ئێمە هەموو مافەکانمان وەرنەگرتووە. ئەوەی ئێستاش کە لیستی هاوپەیمانی کوردستان لە نێوانی شێتی و گۆڕان هەوڵی بۆدا لە قۆناغی ئێستاوە ئایندە بە دیهێنانی ماف و شایستەدارەکانی هەرێمی کوردستانە کە لە ماوەکانی ڕابردوو شەڕی زۆر لەسەرکراوە بەغدا زۆرە مافانی پێشێلکن. بەڕای جەنابەت قۆناغی داهاتووی کورد و هاوپەیمانی کوردستان لە بەغدا تا چەندە سەختە و تا چەندە قورسە و تا چەندە گرێدراوە بە چوونە سەر سندوقەکانی دەنگدان لەلایەن خەڵکی کوردستانەوە. بەڵێ ئێوارە باش، ئێوارە میوانە بەڕێزەکەشت باش و ئێوارەی بینەرانیش باش. دەربارەی کورد پەیوەندەکەی لەگەڵ بەغدا یان بەواتایەکتر بڵێن هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی ئەگەر بگەڕێنەوە بۆ قۆناغەکانی ڕابردوو کە باس لە مێژوو کە خەلیل بە درێژی باسی لە مێژووی گەلی کورد و خەبات و قوربانیدانی کرد تا گەیشتە ئەو ڕۆژەی دەستوری عراق بە شێوەیەک بنووسرێتەوە کە سەرکردەکانی کورد بە تایبەتی شکۆی نەتەوەیەک بەڕێز مامزەلال کە ڕۆڵی سەرەکی تێدابینی لە نووسینەوەی ئەم دەستورە لەگەڵ هەڤاڵان و یاوەرانی و هاوڕێیانی هاوسنگەرانی توانیان بەلاگەڵ لایەنە شیعەکانیش و لایەنە سیاسیەکانی تری عێراقا دەستورێکی نۆ بۆ عێراقێکی نوێی دوای ڕوخانی ڕژێمی بەعسی دیکتاتۆری خوێناوی بنووسنەوە. لەم دەستورەدا کۆمەڵی دەستکەوتی مێژویی بۆ گەلی کورد بەدی هاتیە. بەڕاستی ئەم دەستکەوتانە کە بەشێکی زۆری پێویستی بە مادەیەکی واتە بە یاسایەکەیە لەناو ئەنجومەن نوێنەرانی عێراقا دەربکرێت بۆ ئەوی بچێتە بواری جێبەجێکردنەوە و بەشێکی خۆشی کە لە سنوورێکی دیاریکراوی هەرێمی کوردستان هەیە. بەڵام ئەوەی دەمێتەوە ناوچە جێناکۆکانیش کەوە حکوومەت یەک لە دوایەکەکانی لە ڕابردوودا هاتینە زۆرجار لە بەرنامەی کاری حکوومەتەکە زیان کردیتەوە، بەڵام بەداخەوە هەرجارەی بە بیانوی شتێکەوە هێواشیان تێدانواندووە و ئەو ئەرکیان جێبەجێ نەکردو نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام ئەوەی ئەرچی سەرەکی کووردە کە لە داهاتووداوە لە ڕابردوشدا هەر پێویست بۆوا بکە بێگرتووی بێنە بەغدا. بەڕاستی کە ئەوەی ڕاستە لە کاتی هەڵبژاردنە ململانێکی زۆر و ڕیکلامێکی زۆر دەکرێت لە بینیاریا کچکە هەریەکە هەر حیزب و سیاسیە بەپی خەبات و قورباندیانی خۆی هەوڵی ئەوە دەدا زۆرترین کورسی بۆ خۆی بەدەست بێنێ. لە ناو سێ پارێزگای هەرێمی کوردستان ژمارەیەکی دیاریکراوی کورسی پەرلەمانی هەیە کە ئەمە نەگۆڕە، بەڵام لە نێوان حیزبە سیاسیە کوردیەکاندا ئاڵوگۆڕی بەسەردادێ ئەو حیزبە دەی دەباوی تر پازەی دەباوی تر بیستی دەبا کۆیان دەکاتە 43 کورسی ئەمە نەگۆڕە. ئەوەی دەمێنێتەوە سەر کورد ململانی لەسەر دەکا زیاتر ڕکابەریەکە لەگەلانی بەرامبەرە لە ناوچە جێناکۆکانە واتە لە مووسڵ لە کەرکووک لە خانەقین لە بەغدا ئەو شوێنانە لە کۆتای فێلی لە کورد ئەوانەیە کە زیاتر شەڕی لەسەر بکەین کە بەداخەوە لە زۆربەی هەڵبژاردنەکان جدا کورد زۆربەی جار نەیتوانیوە یەکگرتووبی لەو شوێنانە بۆ ئەوی کەمترین دەنگ بە فیڕۆ بدەین بتوانین زۆرترین نوێنەر بین ئەنجومەن نوێنەرانی عێراق بۆ ئەوی وەکو ئیسپاتی هەویەی کوردی بۆ ئەو شوێنانە. بۆ نمونە لە کەرکووک لە هەموو هەڵبژاردنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان توانێتی پارێزگاری لە نیوەی کورسیەکان بکە. ئەوەتەوە واتە دەتوانی بە دەنگێکی بەرزەوە لە پەرلەمان داکۆچی لەو ناوچەیە بکە کە ناوچەیەکی کوردستانیە ژمارەی کورسەکان. بەڵام ئەگەر بێت و ئەم دەنگانەکەم ببێتە خۆ نەخواستە لەر هەڵبژاردنێکە ئەوە ئەو کاتە لایەنەکانی بەرامبەر بە تایبەتی عەرەب و تورکمانەکان لەوانەیە ئەو کاتە برێن. ئێستا ئەمە زۆری نێنێ و داوای گۆڕانکاری یاخود جێبەجێکردنی مادەی 140 بکەن ئەمە دەبێتە خەتەرێک یا ترسناکە لەسەر داهاتوی کورد. ئەوی تر بە نسبەت ئەرشی کوردە کوردەکان کە بەرنمەیەکی کوردی تۆکمە هەبێ لەگەڵ ئەو لایەنانەی کە حکوومەتی داهاتووی عێراقی پێکدێنن پێویستە ئێمە زۆر شتەیە پێداگری لەسەر بکەین. بەڕاستی یاسای نەوتوغاز تا ئێستا دەرنەچووە، لەوانە بودجەی پێشمەرگە ئەمە چەند ساڵە کە یاسای بودجە دەردەکرێت تا ئێستا ئەوەی پێشمەرگە یەکلایی نەبوویتەوە. لە ڕابردوشدا هەر نەماتوانێت یەکلایی بکەینەوە. پێویستە ئەمە ئەم بابەتانە یەکلایی بکرێتەوە. خولەکانی ڕابردوو ژیانی لە کاتی گفتوگۆکان بۆ پێکەنانی حکوومەتی عێراقی هەمیشە و قسانە ئەکرایانی خات و ڕاویحە، بەڵام جێبەجێکردنەکەیە لایانی بەرامبەر کە بەغدا بوو قەت جێبەجێ نەکردووە. کوردیش کەم تەرخەم بوو. جێبەجێکردنەکە چیە؟ ئێمەی کورد
هەندێک شتێکم تەرخەمیەکەش لە هەرێمی کوردستانە هەموو کورد تەرکیزی خستۆتە سەر بودجەی عراقی بەشە بودجەی هەرێمی کوردستان لەناو بودجەی عراقی ئەوە وای کردووە ساڵانە تقریبان 5-6 مانگ مەشغوڵ دەبین بە یاسای بودجە پەرلەمانیش خۆی هەر ئەوەندە دەوام دەکا کەواتە ئێمە ئەگەر هەموو کاتەکانمان و هەموو گفتوگوهای سیاسیەکانمان تەنها لەسەر بودجە چڕ کردەوە ناگەین بۆ ئامانجەی کە خۆمان لە سەرەتادا قوربانیمان لە پێناویداوە ئەو دەستورێک کە نووسراوەتەوە مادەکانی ترچی بەجێ بکەین بۆ نمونە ئەنجومەنی ئیتیحادی بۆ کورد زۆر ڕۆلی هەیە چونکە هەر شارێک دوو نوێنەری خۆی دەبی لەو ئەنجومەنە بەپێ ئەوەی بیرۆکەکە داڕژرایە ئەگەر دوو لە سەرسەی ئەندامانی ئەنجومەن نوێنەران ڕێکەوەن دەتوان یاسایەکی تۆکمە دەکەن بۆ پێکەنانی ئەنجومەنی ئیتیحادی ئەو کاتە دڵنیا دەبینەوە کە هێزێکی تر هەیە لە سەروی پەرلەمان پارێزگاری لە دەستور و پارێزگاری لە دەستکەوتی هەموو شار و شارۆچکەکانی عراق و بەهرێمی کوردستانی شەوە دەکات ئەوە نەکراوە تا ئێستا وەکو خۆیدا نەڕێژراوە یاخود مادێ ١40 تەنە هەموو 1-2 ساڵی 1-2 کابینەی ڕابردوو بەرنامەکەشی بەدانرا بەڵام بەداخەوە پارێکەش کەس نەیزانی نە شوێنی دیار بوو لژنەکەی دانرا لژنەکەی لەوانەیە نەیتوانێت بەرچی خۆی هەستی ئامانجەکان بپێچێ هیچی لەو کارە لەوانەیە هەندێک لە عەرەبەکان دوای ئێ پارەشیان وەرگرت و گەڕانەوە شوێنی خۆیان لە کەرکووک وەکو پێویست نەکرایە لە کەرکووک پارێزگار تا ئێستا کە پشتی کورد بووە و بە هەڵبژاردننی 2005 کورد لەوێوە زۆرترین دەنجی نابوو لە ئەنجومەنی پارێزگار کورد هەڵبژێدرا بەڵام بەداخەوە بەهۆی ئەم دۆخەنا لەبارەی و هاتنی داعش لە ناوچەکە و ئەم ناکۆچیانەی ڕوویدا لە بەهۆی دەرەنجامەکانی ڕەفراندۆم لە ساڵی 2017 وای کرد پارێزگارە کوردەکە کەرکووکی بەجێهێشت و لە ئەنجامدا پارێزگارێکی عەرەبیان بەو کالەدانە کە ئێستا هەموو شاری کەرکووک لەم پارێزگارە و لە ڕەفتارەکانی بێزارە و شاری کەرکووک بە خاوینەکەی جارانی نەماوە خزمەتگوزاری نەماوە وەکو پێویست بارودۆخی ئەمنیەکەی جارانی نەماوە ئەمە لە دەسەڵاتی کورد کەم بۆتەوە لەوێ پێویستە ئێمە هەوڵیش لەسەرەوە بدەین لە داهاتوودا بە تایبەتی ئەگە لە کەرکووک ئومێدەوارم دەنگێکی زۆر بینین کورد زیاتر لە 6 کورسی بێنێ بۆ ئەوی بتوانانی دووبارە پەیداگری بکاتەوە پارێزگاریی کورد جەوقت لەسەرەوە بکەینەوە لەسەر حکوومەتی داهاتوو ئەو مەرجانەمان هەبێ بە زووترین کات پارێزگاریی کورد لە بۆ کەرکووکدا بنرێتەوە و چارەسەری ئەو کێشانە زیاتر بکرێتەوە ئەو ناکۆچیانەی لە نزیک خانەقین هەیە چارەسەر بکرێن چکە تا ئێستا مەترسیەکی زۆر لەسەر زەوی کشتتوکاڵی خانەقین و مندەلیش هەیە و خەریکە ئەوێ بە عەرەب بکەن هەندێک هۆکاری سیاسی هەیە هەندێک کەس بەرژەوەندی هەیە لەو شوێنانە کوردەکان زۆربەی ئەوەیان بەجێهێشتیە بەڵام کاک هاوڕێ ببینەوە سەر ئەوە زیاتر لە عەرەبەکان کە دەستنا ئەو شوێنانە بەرگەی هەموو شتێک دەگرن بەرگەی ساردی و گەرمی دەگرن بەرگەی ئاوارەی دەگرن بەرگەی شوێنی ناخۆش دەگرن لەو شوێنانە بۆ ئەوی جێ خۆیان بکەنەوە و بیکەن بە ملکی خۆیان بەڵام ئێمەی کورد زۆر ڕاستە قوربانیمان داوە لە ڕابردوو بەڵام ئێستا ئەم کەم تەحملی بەرگێشتانە ناگرین کەمتر بۆتەوە بەڵێ بەرگە کەمتر دەگرین یعنی زیاتر ئەگەر لەو شوێنە بژێوی ژیانەکەیان بەدڵ نەبوو ئاو کارەبای هەندێک کەمتر بوو یەکسەر ئەو شوێنە بەجدێلن ڕوو لە شارە گەورەکانی کوردستان دەکەن ئێستا زۆربەی خەڵکی ئەو ناوچانە ڕووی لە شاری سلێمانی و لە شاری هەولێر و ناوچەکانی تر کردووە ناو ئەو منتقانەی بەجێهێشتەوە ژوای کردیا عەرەبەکان لەوێ ڕێژەیان بەرەو زۆری بچی تەنانە لە کاتی هەڵبژاردننیشا بەشداری ناکەن ئەجینا ئێستا دەبایە کورد لە خانەقین بەلانی کەم هەرسێ کورسیەکە ئەو بازنەیە کە خانەقینی تێدایە کورد باە و هیچ حزبێک نەیتوانانی باید جگە لە کورد چێبڕچێ لەسەر ئەو شوێنانە بکە کەواتە ئەوانە هەموو گرفتن ئەگەر بێت و کورد زیاتر بەرگری لەسەر ئەو ناوچانە نەکە ئەوە لە داهاتوودا مەترسی لەسەر ئەو ناوچانە دروست دەکە بۆیە نابێ ئێمە تەنها بەرنامەکانمان لەسەر بودجە و لەسەر موچە چڕ بکەینەوە کە لەوانەیە خۆشمان بەشێک بووینە لەوەی کە موچە وەکو پێویست نەهاتووە دەبێ بەتابەتی لیستی و بەتایبەتی هاوپەیمانی کوردستان جەخت لەسەوە بکاتەوە لە بەرنامەکەی لە داهاتوودا بچێتە ناو وردیەکاریەکانی تری دەستورەوە مادەکانی تر جێبەجێ بکرێ تەنها ئامانجەکەمان بودجە نەبێ و بودجەش لە کاتی خۆیان کە بڕیارێک دەرەسەتا حەفدە بێ تەنها ئیلا لەکە حالەتێکە ئەگەر سەرژمێری دانیشتوان کرا ئەو کاتە
بگەڕێتەوە بە پێی سەرژمێری دانیشتوان دابش بکرێ بەڵام بداخەوەنە سەرژمێری دانیشتوان کرا و نەبوو 8 تا 7 دەدرێ بۆیە پێویستە کورد زیاتر لە داهاتوودا بپڕژێتە سەر ئەم باباتانە و ئیش لەسەرەوە بکە خاڵێکی تریش هەیە کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم بە کورتی بێ بۆی بچمەڵێکە خەری دواتر پرسیاریکە هەیە لە هەردوولاتانی سپاس دەکەم خاتو ڕابیح بەڵێ پێویستە کورد بەغدا لە بیر نەکە چەقی ململانەی سیاسی لە بەغدایە کورد زیاتر هەوڵەکانی لە بەغدا چرکاتەوە بایەخ بە بارەگاکانی بدا لە بەغدا و بایەخ بە وەفدەکانی بدا کە سەردانی بەغدا دەکەن و چۆنیەتی تەعاملکردن لەگەڵ لایەنە سیاسەکانی تر کە هەرێکیان بەرژەوەندی لە چدا هەیە ئێمەش بەرامبەر ئەوە بە پێداگری لەسەر بەرژەوەندیەکانی خۆمان بکەین بۆ پارێزگاری ئەو هەیمەنەتەی ئێستا کە کورد هەیتی لەو سێ پارێزگایە و هەرێمی کوردستان و هەروەها بۆ ئەوەی لە داهاتوشدا مادەی 140 جێبەجێ بکرێ و ناوچەکانی دەرێ هەرێمیش پارێزگاری لێ بکرێ. دەست خۆش خاتو ڕابیح دێمەوە خزمەت جەنابەت کاک خەلیلانی بۆ نمونە وەکو خاتو ڕابیح ئاماژەی پێدا ینی پێویستە کورد ینی خۆی لە ناوەندی چەقی ململانەکان بەهێزکا کە بەغدایە ئێستا ماڵین بەیەکەوە بەهێزترین ئەمە یەکێک لە دروشمە سەرەکیەکانی هاوپەیمانی کوردستانە لە نێوانی یەکێتی و گۆڕان باشە خۆ لە ڕابردوو ژیانی هەوڵی یەکێتی یا هەوڵی گۆڕان بۆ ئاراستەیە بوو کە ئێمە لەگەڵ بەغدا پەیوەندیەکانمان باش بێ بەڵام هەرێمی کوردستان زۆر جار ئەین پەیوەندەکانی لەو پەڕی خراپیا بوو لەگەڵ بەغدا ڕۆڵی ئەم هاوپەیمانیە لە داهاتوو ئەگەر هاوپەیمانیەکە بەردەوام بێ لە نێوانی یەکێتی و گۆڕان بەڕای جەنابەت ئەتوانێ چەقی ململانێ و هێزی خۆی بەرێتێنەوە بەغدا زانی دایمەیەکێ لە گرفتەکان لەبینی ئێمە دەوڵەتی مرکزیە نەبوونی خطابی سیاسی بوو کورد خطابی سیاسی یەک نەبوو ئێمە کۆمەڵێک فراکسیۆنی حیزب سیاسیەکان بووین لە بەغا جاری وای دژ بە یەک قسەمان کرد و ڕێەکانمان دژ بە یەک بوو یا ئەو سیرعانە کە لێرە بۆ ڕنگانەوەی لەسەر ئەوەیش کاریگەری خراپی هەبوو بەڵام من پێم باشە خۆزگە نەکەری بزوتنەوەی گۆڕان و یەکێتی هەموو حیزب سیاسیەکان بە قوارێکی سیاسی بە هاوپەیمانیەک بۆی لە بەغا بەهێزتر بووینایە ئاوا تێمو کرد بەڵام لە ڕاستیا ئەوە نەکراوە بەڵام هەموو یەک ریزیەک هەموو ڕێکەوتنیەک هەموو تەحالوفێکی سیاسی لە بینی هەر لایەنێکی سیاسی کاریگەری باشی هەیە لەسەر بەرەو پێشوونی ئەو شەڕە دووسری تۆ لە عێراقیکەی لەسەر یەکریزی یەک هەڵوێستی لە یەکتێگەیشتن و نەیارەکانیشت ئەوەی کە تۆ شەری دەستوری لەگەڵاکەی باشتر گوێ لێگرێ باشتر ینی قووەت و هێزەکە تۆ زیاتر لە مەزەری قوت و زیاتر قساکەی کە لێنە هەبێت لە ڕیزەکان ینی ئەوە مەوزوعەکە بەشێکی پەیوەندی بۆ هەیە لە ڕاستیەکە باشە بۆ نمونە ئێستا یەکێتی و گۆڕان لیستی هاوپەیمانی کوردستانیان پێگەناوە ئەوەی کە گرنگە وەکو خاتو ڕابیح حەژوتی ینی تۆ کورسیەکانی ینی هەرێمی کوردستان دیاری کراوە ئەوەی کە هەیە لە نێوان لایەنە سیاسی کوردیەکانە بەدەستێت بەڵام ئەمەی کە کێشە و شەڕ و ململانەیە ناوچە جێناوەکانە بەڕاستیانی هەمیشە کورد شەڕی کەرکووک و ناوچە جێناوەکانی کردووە ئێستا وەکو جەنابی شەوتی خۆزگە کورد هەموو لەژێر چەتر یەک هاوپەیمانیە لە کەرکووک و ناوچە جێناوەکان چوونەتەم پرۆسە هەڵبژاردنەوە بەڵام کە نەبووە پێ دوایە ئەمە گرفتێک دروستەکە بۆ بەدەستهێنانەوەی دەنگی کورد لەو ناوچانە یاخود زەرەر بدا لە کورسەکانمان لە ڕاستیا مەسلەی هینی ئەرزی ناکۆک و ئەوانە کە لە ڕێکوتنامی سایکزبیکۆوە ینی ئەمە کێشەیەەکە جاران ئەو دەوڵەتانە کە لە عێراق دەسەڵاتیان بە دەوڵەتی دەسەڵاتی سوونەمەسە بوون لە عێراق ئێمە لەگەڵ ئەوان هاوسنووربین و ئەوان دەسەڵات بوون حکومت بەدەست ئەوان بەڵام لە ڕوخانی سەدام حوسێن کە شیعە ئەکسرێتی پێکاتی عێراقا دەسەڵاتی ئەکسرێ کەوتە دەست ئەوان ئێستا شتی تری هاتووە هەر دەسەڵاتی سنوور کێشەی سونە نییە کێشەی ئەو هەموو پێکاتەیە لە عێراقا کێشەی تورکمانە کێشەی شیعەیە کێشەی سونە خۆیەتی کێشەی ئێمە ئەم کێشەمانانە هەمی زۆرن لە ڕاستی وەردانە دەرەشەکان لەبەرەوە ینی ئەمە کێشەیەکی دوورە یەک 100 ساڵی ڕەبقە کێشەیەکە 100 پێش ئێستا ململایەن لەسەر ئەرزی ناکۆک لە بینی ئێمە و دەسەڵاتی عێراقیا هەیە ئێستا ئەوە مادی سەوشیلە لە دەستوری عێراق ئەم مادەیە تا ئێستا هەڵ نەپەسێرە ئەو مادەی تا ئێستا کاری پێێت بەڵام کورد لە ڕاستیا چونکە ئێمە خطابی سیاسیمان نەبووە قووەت و هێزێکی وامان نەبوو بتوانی ئەم شەڕ دەستوریە بخینە بواری جێبەجێکردن بە تەبیعی هاوپەیمانی کاریگەری لەسەرەوە ئەم شەڕ دەستوریە ینی باشتر گەرم و گرتر بە ئیتفاقی سیاسی لەگەڵ لایەنەکانی تر ئەوانەی کە لە پەرلەمانی عێراق لایەنە کوردیەکان ینی ئەتوانین لەگە هەر لایەنی عەرەبی شابتوانی ئیتفاقی کاکین خۆ ینی ئەوانی جاری وایە پێویستیان بە دەنگی تۆ هەیە پێویستیان بە نیسابی قانونی تۆ هەیە بۆ هەندێشت کەواتە و کاتە ینی تەکتیک و استراتیژێتی بۆ نمونە کورد لەوێ دەرەکەوێت کە تۆ لەگەڵ لایەنێکی سونە یاخود شیعە هاوپەیمانی بکەیت هەموو ئەو وارد بۆ بەدەستهێنانی داواکانی لە هینی پەرلەمانیا واردە هەمووانە کاکن ئشکرێ
ناشکرێتەوە تۆ ئیمتیازێکە دە بۆ ئیمتیازێکە دابەتەوە لە شتێکی نەکە تۆ دەنگە دەی بە ئەو دەنگە دابەتەوە ئەتوانیت ئیتیفاقاتی سیاسی بکەی لە یەکتێگەیشت نابێت بەڵام تا ئیسر لەسەر ئەرجی جێناکۆک لە عێراقا لەگە هیچ تەکەت و لێک سیاسیا کوردەوەی نەکردو کوردەوەی نەکردووە هۆکارەکەی چی بۆ دەستێوەردانی دەرەشی کاریگەری هەیە پێوە بێت کە خەلیل وڵا عێراق وەتانێک خۆ دەیبینیت بەتەکیید عێراق وڵاتێکە دەستی هەموو لایەکی دایە دەسەڵاتی تورکیا لەلایەک دەسەڵاتی ئێران لەلایە دەسەڵاتی ئەو هەموو مخابراتی دنیاتەراتینی تیاکەنەوە ئەمە هەموو کاریگەری خۆی هەم باشە کە ئەم هەموو خەتەر و مەترسیە هەبێ کە ئێمە مافەکانمان لە بەغدا ئاوها لەرزۆک بێ ئەگەر یەکگرت و یەکدەست نەبین نەتوانین بەدەستی بێنین جەناب ئاماژەت بۆدا کە لە ماوەکانی ڕابردوو چوونەتە ناو خەڵک نیگەرانی خەڵکتان ژۆ لێ بووە ئەگەر خەڵک نیگەران بێ ئەبێ ئەو نیگەرانیانە بخاتە ئەولاوە لەم قۆناغە سیارەدا بۆی کاری هیچ نەبێت ئێمە پێگەمان لە بەغدا بەهێزکەینەوە بتوانین ئەو مافانی کە هەیە وەکو جەناب ئاماژەی بۆ دەستوریە بتوانین بەدەستی بێنین زانی لە ڕاستیا عێراق و هەرێمەکەی ئێمەش بە قۆناغێکی مەترسیدارە تێبڕێت شتێکە حاشای لێ ناکرێمە ئینجا حقیقەتێک هەیە تاڵ بێیان شیرین بێبێ خەڵ ئەو حەقتە باش بزانین کورگەلێکی بێ پشتیوانە کێشەی ئێمە لە دیمەشق چارەسەر ناکرێت لە ئەنقەرەی چارەسەر ناکرێت لە کارانی چارەسەر ناکرێت کێشەی ئێمە لە بەغایە ئەم شەڕە ئەبێ لە بەغا بیکەین لەبەر ئەوە بەشداریکردنی کارای خەڵک لەم پرۆسی هەڵبژاردنا باش گیرەوی گازندە هەیە لە ڕاستیا کاک خۆ سەرکردایەتی حیزبەکانیش نایشارنەوە خۆیشمان نایشارن و گەلەکەیشمان هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایە زەیم دەسەڵاتیمە دەسەڵاتی تەندروست نییە تۆ هەر لە ناوچێ مەسەلا منم فترێ گەڕام چوومەتە شوێنی وە مەسئولیەکە ئیدارەکەی باش بوو خەڵکەکەی گلەیمان لێ ناکات ئەڵێ دەنگتانە دەین چکە مەسە ئەو قایم قامیان ئەو مدیری ناحەیە ئەوانە ئیشی باشی کردووە ڕێزی لە خەڵکەکەی کردووە بەدەم خەڵکۆ چوانی ئەگەر پرۆژەیە قورسیش بوو بێت لەگەڵ خەڵکەکە ماندوو بووە هاوکاری کردووە خەڵکە گلەی بەڵام هیچ زۆر خراپبووە لە ڕاستی ئەوە ینی دەسەڵاتی ناتەندروست دەسەڵاتی گەندەڵ کاریگەری لەسەر ئەو هەموو گلەی گازندەکە ئێستا دروست بووە کە خەڵ هەڕەشی بەشداری نەکردن ناکە بەڵام ئەمە چارەسەری ئەم دۆخە ناکە لەبەر ئەوە وەکو ئەو وایە تۆ ماڵی خۆت بێی بەدەستی خۆت ئاگری پێوەنی ڕەنجی سەدان ساڵی خۆت بەدەستی خۆت بیسووتێنی لەبەرەوە من داوا لە هەموو تاگوەتاکی ئەم گەلەی خۆمانەکەم کە 100 ساڵ ئێمە خوێن قوربانی خەبات ماڵوێرانی ماسووتان زیندان نەماوە تێکۆشەری ئێمەی تێ نەشێ پەتی سێدارن نەماوە نەچێتە گەرمی تێکۆشەرێکی ئێمە بە سەدان هەزار و مناڵمان لە بیابانەکانی عەرعەراب زیینە بە چاڵ و ئەنفال کرا بەڵام تۆ ینی تۆ هەڕەشە لە دەستکەوتەکانی خۆتکەی هەڕەشتە لە ئایندەی خۆتکەی هەڕەشە لە مەسیری خۆتکەی دەسەڵاتی گەندەڵ بە ڕێگەی خۆی بەڵام تۆ هەمە دژی خۆت ئیژەکەی باشە ئینتیمای خەڵک کاڵ بۆتەوە کا خەلیل پێ دوایە بۆ خاک بە دیاریکراوی و بۆ نەتەوەی کە هەمیشە هەمومان وەکو جەناب خەرمان لەسەر خەڵکی ئێمە خاکی خۆشەوێت خەڵکی ئێمە نیشتیمانی خۆی خۆشەوێت بەڵام خەڵک بێزارە لە هەندێک بەرپرس کە بەڕاستی بۆ بەخاوەنی دەیان کۆمپانیا بۆ بەخاوەنی هەموو مانگی سەفەرێکی ئەوروپا خۆی و ماڵ و مناڵی ینی ئەمەی لە وڵاتا کراوە کە بەڕاستی شتێکی زۆر دزیەوە خێزەونە کەسیش مەحاسەبە نەکراوە هەر وڵاتێک لێپرسینەوەی تیان نەبوو بەو دەردەی ئێمە چەکات زۆر وڵاتی دنیا ئەمە دایڕزان و دەسەڵاتەکەی ئەمە ڕوخانوێتی بەڵام ئومێدەوارمانی و خەڵک ئەو برادرانی کە هەر پۆستێک هەر موسسەیەکی ئیداری حیزبێکەوێتە بەردەستی تۆزێ ویژدانی بەکاربێنە با بۆ خوێنی شەیدەکانمانە ڕەنجی گەلەکەمانە ڕەنجی سەدان ساڵی گەلەکەمان بە ئامانەت و مامەڵی لەگەڵا بکە دەستکەوتەکە کە لە دەستمان دەرچوو مێژوو چاوەڕێمان ناکە ببینەوە چەپۆقی خەڵک دەست خۆشکا خەلی دێم و خزمەت جەنابەت خات و ڕابیحە ینی بۆ نمونە ئێمە ئێستا باز لە هەڵبژاردننی پێشوەختی عێراقەکەین وەم هەڵبژاردنە زۆر چارە نووسازە و زانین لە دوای بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن قۆناغێکی زۆر قورستر لە عێراق دێتە ئاراوە قۆناغێکی سیاسی کە گۆڕانکاری زۆری بەسەردادێ سەرکردە سیاسەکانی عێراق گۆڕانکاریان بەسەردادێ ینی کورسیەکانی نێو ئەنجومەنی نوێنەران بە نوێنەری تازە پێگەیشت و پڕ ئەبێتەوە کە ئەمانە مامەڵەکردن بەڕاستی ئەستەمە لەگەڵیانە بەڕای جەنابەت ینی ئەگەر کورد یەک و یەکەڵوێست و یەکدەنگ نەبێ ئەتوانێت ئەو شەڕە دەستوری و مافانی خۆی بکات لە بەغدا لەگەڵ ئەم نوێنەرە تازانی کە دێنە پێشەوە لە بەغا بەڵێ خۆی لە ڕاستیدا تا ڕادەیەک زۆربەی لایەنە سیاسیەکانی عێراقیش چاوەڕوانی مفاجعات دەکەن هەڵبژاردننی داهاتوو چکە تا ئێستا کەس نازانێت دەرەنجامەکانی چۆن دەبێ لەبەر ئەوەی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعز ئەمە
پێنجەمین خولی پەرلەمانە هەڵبژاردن دەکرێت و خولێکیش بۆ ئەنجومەنی نیشتیمانی هەڵبژاردن کرا کە کۆمەڵگەی نیشتیمان جەمعی وەتەنی واتە شەشەمین هەڵبژاردنە دەکرێت ئەمە یەکەم هەڵبژاردنە کە بە شێوەی تاک کاندیدا بەزێنرێ لە ناو بازنەکانە و عێراقش ببێ بە 83 بازنە ئەمە وا دەکە مەترسی دروست دەکات لەسەر لایەنە سیاسەکان و بە تایبەتیش لەم خولی ڕابردوو کە خراپترین خولی ئەو خولەی کە ئێستا هەیە خراپترین خولی ئەنجومەن نوێنەرانی عێراق بوو بکە خۆپیشاندانێکی زۆری بەخۆ دیت و حکوومەتیشی بۆ هۆی گۆڕانکاری لە حکوومەتیشدا کە سەحبی سیقیان لە بەڕێز عادل عەبدولمەهدی کردەوە خۆی لە سەرەتاشدا پێکەنانی حکوومەتەکە هەر ئاڵۆزی تێکەوت و لە ڕاگەیاندنی ئەنجامەکانە کە گومانی زۆر لە تەزویری دۆستکاری دەنگەکان و سووتاندنی سندوقەکان کرا لەبەر ئەوە هە لە سەرەتادا ئەم کابینەیە پێوەی دیار بوو کە ناتوانانی کۆتایی بە دەورەکەی بێنێ سەرکەوتوو نابێت لە جێبەجێکردنی ئەرکەکانی خۆی عێراق بە دۆخێکی خراپدا دەڕۆی دوای هاتنی داعش بۆ ناوچەکە و گەندەڵیەکی زۆر ڕووی لە عێراق کردووە بەهۆی هەندێک کەس وێ لە ناو پەرلەمانیشە گەندەڵی زۆر دەکرێتەوە لە دام و دەستگاکانی حکوومەتە زۆر عقودی وەهمی هەیە کە دەکرێت بۆ هەندێک بینا و پرۆژە هەیە لەوانەیە چەندین جار لە میزانیە پارێ بۆ دیاری کرایە و تا ئێستا جێبەجێ نەکرایە هەندێک پرۆژە هەیە کە تەنها ناوی هەیە لەسەر وەرەقە بەڵام پرۆژەکە نێو پارەیەکی خەیالیشی بۆ سەرف کرایە ئەمانە هەمووی یەکلای نەبیتەوە بۆتە هۆی ئەوەی عێراق بەو ئاقارە ببا کە ببێتە هۆی ڕوو لە دۆخێکی ئابووری خراپ بکە وای لێ هات کە لە میزانی 2021 نرخی دۆلاری بەرز کردەوە لە چاو دیناری عێراقی کە ئەمە کاریگەریەکی زۆری لەسەر بارودۆخی ئابووری هاوڵاتیان کرد و ئەوەی کە لە ڕابردوودا لە زۆربەی شارەکانی عێراق ڕێژەی بەشداربووی دەنگدەران لە 150 کەمتر بوو وا چاوەڕوان دەکرێت ئەم جاریان کەمتریش بێ چونکە دەنگدەران تا ڕادەیەکی زۆر متمانەیان بە حکوومەت نەماوە متمانیان پەرلەمان نەماوە متمانیان بەلای سیاسەکان نەماوە لە عێراقەوە من یعنی بەدەر لە هەرێمی کوردستان لە عێراقا زیاتر متمانە زۆر کەم بۆ بە لایەنە سیاسەکان بۆیە گومان دەکرێت لە ڕێژەی بەشداریکردن و هەروەها لایەن دەنگ دەریش دەرێ من بچم دەنگ بدەم نەدەم دەرەنجامەکەی هەر دیارە هەندێک کەس بە تەزویر سەرەکەوێ ئەمە زیاتر بیتە هۆی گومان دروستکردن لەلایەن دەنگدەر بۆیە لایەنە سیاسەکان چاوەڕوانی مفاجعات دەکەن لەوانەیە هەندێکیان وا بۆ دەچن کە کاندیدی سەربەخۆ سەر بکەون لەو ئەنجومەنەی داهاتوودا کە ئەوەش کۆکردنەوەیان هەندێک زەحمەت بێ یان لەوانەیە دەرن هەندێکیان بە پارە بتوانین دەنگەکانیان بکڕن لەوانەیە هەندێک حزبی سیاسی ئێستا پارەی تەرخان کردی بۆ کار لەسەرەوە بکە ئەگەر کاندیدی سەربەخۆ زۆر دەرچی ئیش لەسەر دەنجی کاندیدە سەربەخۆکان بکە بۆ ئەوی بتوانانی کاریگەری لەسەر دەنگەکانیان هەبی بە ئاراستەی خۆی دەنگەکانیان بگۆڕی بۆیە ئەگەر بێت و کورد یەکگرتو بێت چونکە لە ناو کووردا کڕین و فرۆشتنی دەنگ نییە بەڕاستی زۆربەی حیزبەکان لێرەش خۆشیان ئاماژە بەوە دەکەن دەرێن کوردەکان کە دێنە پەرلەمان مەبدەئین زیاتر لە هەر شارێکی تر ئەوانەی نوێنەراتی هەرێمی کوردستان دەکەن کەسانی مەبدەئین بەرنامەیەکیان هەیە لەسەر بنەمای ئەو بەرنامەیە هاتینە با ئێمە ئەو خوێندنەوەی کە لەسەر کورد دەکرێتن لەلایەن سیاسی عێراقیەکان لەلایەن دەنگدەری عێراقیش پێویستە کورد یەک بەرنامەی تۆکمەی هەبێ ڕاستە لەوانەیە زۆر جار جیاوازیمان هەبێ لە هەندێک بیر و بۆچون بەس دەبێت دووبارە لایەنە سیاسەکانەمە بگەڕێنەوە بۆ بەرژەوەندی گشتی گەلی کوردستان با ئیتر ئێمە بەو ئاقارە نەچین دەستکەوتەکانمان لە دەست بدەین یاخود وردە وردە ڕۆڵ و کاریگەریمان لەم سەروبەندی بانگەشەیە گوێمان لە لێدوانی بەرپرسانی لایەنە سیاسەکانە بێت یانی ئاماژە بۆواکەن ئەڵێ ئەگەر دوای هەڵبژاردن ئێمە پێویستە کورد هەموو لە بەغدا یەک بین لە پێناو دا و داخوازیەکانی خەڵکی کوردستانەوە شەڕە دەسووریکە هەیە پێ دوایە ینی ئەم لێدوانانە لە ئەرزی واقع لە داهاتوو بێتە جێبەجێکردن یاخود نەخێرۆک و خولەکانی ڕابردووە بێ کورد کەم تەرخەمە بێ یاخود بێباکە بێ لە بەڵێ ئێمە وەک هاوپەیمانی کوردستان هەر خۆی دروشمەکەمان بەیەکەوە بەهێزترین بەیەکەوە بەهێزترین
تەنها مەبەستمان ئەوە نییە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانیمان هەیە و لێک تێگەیشتنمان لەگەڵ لایەنە ئیسلامیەکان هەیە کە برێن بەیەکەوە بەهێزترین ئامانجمان ئەوەیە کە هەمومان بەیەکەوە بەهێزتر دەبین. ئەگەر بێت و کورد لە دوای هەڵبژاردنە بەیەکەوە بەرنمەیەکی تۆکمەمانە بێ بەڵام دەبێ ئەم بەرنمەیە دیسان لایەنێکی سیاسی تەنها لە بۆ بەرژەوەندی خۆی نەبێ پاشگەز بێتەوە لەو بەرنمەیە و بە ئاقارێکی تریدا بە دەبێت تا خولەکە تەواو ببێ ئێمە لەسەر ئەو بەرنمەیە بەردەوام بین. زۆربەی جار لە خولەکانی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان قوربانی داوە بە هەندێک دەستکەوتی خۆی لە پێناو ئەوەی کە کورد بە یەکدەنگ بمینێتەوە پارێزگاری لە یەکدەنجی بکە لەوانەیە زۆر جار شتە بووە بەدڵی ئێمەش نەبووە بە دڵی دەنگدەرانی ئێمەش نەبە بەڵام قوربانیمان لە پێناوی ئەوە داوە کە کورد بارێزگاری لە یەکریزی و یەکدەنجی بکە هۆڵی پەرلەمانمان جێهێشتبی یاخود دەنگماندابی بۆ هەندێک شت کە بەدڵی ئێمە نەبووبی بەڵام ئەوە بە لە کۆتاییدا ئێمە هەمیشە قوربانیمان داوە ئەگەر بەخوێن قوربانیمان دابی کەواتە بەدەنگ زۆر ئاساییە بۆ ئێمە قوربانی بدەین لە پێناو بەرژەوەندی گشتیگەلی کوردستاندا بۆیە دڵنیام کاندیدانی هاوپەیمانی کوردستان لە داهاتوشدا کە هەمیشە لە ژێر چەتری ئەو دروشمە دەبن کە بەیەکەوە بەهێزترن و لەسەر ڕێبازەکەی شکۆی نەتەوەیەک مام جەلال کە هەمیشە بە دروشمی ئاشتی و دیموکراسی و توانیتی چارەسەری کێشەکان بکە لەگە لایەنەکانیش بۆ لایەنە عێراقیەکانیش ویستێکیان هەیە کە لەگەڵ کورد چاوەڕوانی ئەوە دەکەن دۆخی کورد چ دەبێت لە داهاتوودا ئایا بەرنامەی کورد چ دەبێت ئەگەر کورد بە یەکگرتووی بێتە بەغدا دڵنیام گەورەترین لای پەرلەمانی پێدەێنین چونکە کێشەیەکی زۆر لە ناوان لایەنە سیاسەکانی تری چ شیعەبێ چ سوننە بێ بربەرەکانی زۆر هەیە بۆیە ئەگەر کورد بە یەکگرتووی بێ گەورەترین کوتلەی پەرلەمانی دەبێت بەرامبەر بە ئەوانە هەر دەستکەوتێکی بێ دەتوانانی فەرزی بکە لەسەر ئەو لایەنەی کە بێوێ حکوومەتی داهاتوو پێک بێنێ بۆ ئەوی بتانی جێی دەستکەوتەکانی خۆی لە ناو بەرنامەی حکوومەتەکە بکاتەوە هەر کاتێک ئەو حکوومەتی داهاتوو کابینەکەی لە وعدەکانی پاشگەز بووە دەتانی کورد فشاری لەسەر دروست بکە و بەکشانەوە لە حکوومەتتا دیدی بکە یاخود باڵێستی تر ئەوە لەلایەکی ترەوە ئەگەر دەنجیشمان لە ناو پەرلەمان وەکو ئاستی پێویست نەبی لە 329 دەنگ بەڵام کورد وەکو پێگەی خۆی وەکو نەتەوەیەکی سەرەکی لە نەتەوەکانی عێراقا ئەوە دەتوانێت ڕۆلی و کاریگەری خۆی هەیە بۆیە دڵنیام دەتوانین بە یەکگرتووی ئێمە ئامانجەکانی خۆمان بپێچین و هەروەها بتوانین مادە دەستوریەکانیش ببینە بواری جێبەجێکردن. دەستخۆش خات و ڕابیحە دێم و خزمەت جەناب بۆ دواوتە کاگێ خەلیلانی وەکو خات و ڕابیحە ئاماژەی پێدایە زۆرێک لە لایەنە سیاسەکانی ژە بەغدا چاوەڕێ واکەن کە کورد بۆ نمونە هەم نەتیجەی انتخاباتی باش بێ هەم لە دوای هەڵبژاردنەکە ئایا یەکگرتووە بە کوتلەیەک دەچێتە بەرامبەر لایەنە شیعە و سوننەکان بۆی کە حکوومەت پێک بێنن بەڵام ئەوەی کە گرنگە لە ڕابردوو زۆر خەڵگانی گلەیەوەیانە کرد دەیان و کورد لە بەغا لە دوای هەڵبژاردن هەمیشە شەڕی پۆستی کردووە قەت شەڕی دا و داخوازیەکانی کوردی نەکردووە ئەگەر بەو ناجێ ڕابردوو ڕاستە ئەگەر وا بێت بەو شێوەیە شەڕ بکەین ئەتوانین ئێمە هیچ بەدەستبێنین من لە ڕاستی ئەمڕۆ ئەو برادرانی ئێمە وەفتی ئێمە کە چوونە بەغا بۆ بەشداریکردن لە بانگشتی هەڵبژاردن من خۆشبەختانە هەندێکیم بینی زۆر دڵم پێی خۆش بوو بەڕاستی کۆمەڵی شێخ العەرەب کە دیارە کەسایەتی گەورە خاوەنی نفوذ بوون و هەندێک لەو کاندیدانیش لە پێکاتەکانی عەرەب بوون بەشدار بوون لە کەرنەڤاڵەکەیش بەشدار بوون یاری لە ڕاستیە ئەوانی لە دەسەڵاتی هینەکانی خۆیان ڕازی نین چونکە دەسەڵاتی عێراقیش بە هەموو پێکاتەکانی و دەسەڵاتێکی دارزا و گەندەڵ ینی لەمانی ڕەنگی ئێشتا ئەمانی خۆمان باشتر بێت ینی خۆشبەختانە ڕەنگ ئەوانیش گەشتبوونە ئەو قەناعەتە دەسەڵات لە عێراق بەم شێوەیە بەڕێناچێت لەبەرەوە من پێم وایە ئێستا زمینەیەکی لەبار هەیە بۆ ئەوەی تەحالوفانیان ئەگەر ئەو کاندیدانی ئێمە کە لەوێ لە سەدهینی نەتەوەی عەرەب هەمانە بە هەموو شێوازەکە ئەوە گەروانیش دەرچین ئێمە پێگەمان لەوێ هەبێ ئەمەش بۆ خۆی کاریگەری لەسەر ئەم قووەتی ئەم ئینەی ئێمە ئەم لیستەی ئێمە بە فراکسیۆنی ئێمە کە ئەچێتە بەغا ئەوشە لە ڕاستیا کارکردنی باشێوێ ئەوانە من بۆ خۆم گەشتبینم لێ گەشتبینی بەڵێ ینی ئینشاءڵڵا ئێمە داهاتوومان بەڵام وڵای یەک نوقتەی هیمەیە کاکین منی مرۆ سنووری ئەو بازنەیە پێنجوێن شارە زورسی سایقتب ئەنێمە کە یەک کاندیدمان هەیە خاتونێکی بە ڕێزەکە ئینسانێکی باشە من دڵنیایشم دەرەچیەوەنە بەڵام پێم خۆشە بەدەنگی باش دەرچێوانە بەرچاوڕوونی هەیە بۆەوە بەڵام ئەو فۆرمەی کە لۆگۆی قوارە سیاسیەکە و ژماری کاندیدەکەی لەسرە زیاتر لە 50 نینی لەسرە هەندێکی قواری سیاسی نیە بەز ناوەکەی زیاتر لە 30 کەسی
کلدان و ئاشووری و مەسیحی و ئەوانن کە نە خەڵگیان ناسێنە پێگەیان هەیە لەوێ ینی ئەمە هەوڵێکە بۆ کەتوپەربوونی دەنگی ئەو قینە چێ ئەو هەوڵایەت ینی کاخەلیل بەڕای جەنابێ وەڵا وازەحەکایکی چکە ئێستا هەر ئەوش نیە مەسا لایەنی سیاسی نەکاڵ ئەگەر توازنی هێستێکێ ئەم لیسە سەرکەوتنی باش بەدەستبێنە شەری ناوخۆ لە کوردستان یاخرەوە پێ دوانێ لە ڕاستی ئەمە کە سەرکردایەتی ئەم حیزبان حەق ئەم لێدوانانە لە ڕاستی ئەمە نابەرپرسیارەتێکی گەورەی ینی کاکە خۆ سەرەتاییترین مافەکانی ئینسان ینی هەڵبژاردنە بەڵێ هەڵبژاردن سەرەتاییترین پرۆسی دیموکراسی دەنگ بە ئەگەر لایەنێک زیاتر بێنێتەوە بۆ ئێمە قبوڵمانە کاکە تۆ هەموو سەرۆکایەتیەکان بە دەستۆی قبوڵیشمان و ڕێزیشی لەکنی هەڵبژاردنەکان زۆرجان تەندروستیش نەبووە لە ڕاستیە بەڵام تۆ ئەوە هەوڵێکە بۆی کە خەڵ لە ئەنجامەکەی پرسیە نوێرێ بەشدار هەمیشە سندوقی دەنگدانێک لا کەڕەوە بۆ هەوڵانە هەیە بەداخە ئومێدەوارم لایەنە سیاسیەکان بەرپرس بن بەرامبەر ئەو لێدوانە کە کاریگەری سلبیان و ڕێگە نەدەن خەڵکی بەرپرس ئەم تەسریح خراپانەوە بەڕاست لەگەڵ ئەوەشە کە ئەم لێدوانانە هەیە بەڵام بەگشتی پێدوانی ینی کەشی بانگەشە هێمنەوە باشی بە بەڕێوەچێت ئەزانی یەک حقت هەیە بانی شارینۆ کاکە ئێمە لە ڕاستیا کاتی خۆی ململانەکانی بزوتنەوەی گۆڕان وێکێتی نیشتیمانی کەوتە ینی قۆناغێکی مەترسیدار و ناتەندروست کە ئیعلامی تونگوتیش خەڵکی نابەرپرس و خوێنگەرمای لە هەموو لایەکمان هەبووە لە ڕاستیە بەڵام ئەم هاوپەیمانەتی تا ڕادەی ئەمەی چارەسەر کرد خۆشبەختانەیەکێ لە ئیجابێتەکانی ڕێکەوتن لە بینی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی و دروستکردنی ئەم هاوپەیمانەتیە ئەو تونگوتیژەی نەهێشت لەبەرەوە بەشێکی لە ڕاستیا ئەوە بوو ئیمجا خۆش ماگەیشتێتەوە قەناعەتە ئیتر حق بەڕاستی ڕێگە بە خەڵک درێ خەڵ هەڵبژاردنە ئازاد بێت چەک بەکار نەیە پارە بەکار نەیە چاوسورکردنەوە بەکار نەیە هەر ڕەوشە و گڕۆشە لە ڕاستی هەڵبژاردن وهان وڵات با بەڕێوە ناچێت من ئومێدەوارم ئەمە دوا قۆناغ بێ کۆتایی پێبێ خەڵک بە شێوازێکی دیموکراسی بە شێوازی تەندروست و ئاسایی بەشداری پرۆسی هەڵبژاردن کا ئێمەش گەلێکین لە دنیا تاکە گەلی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خاوەنی قواری سیاسی خۆمانین حق بەرپرسانە مامەڵە لەگەڵ پرسی هەڵبژاردن و مەسەری هەڵبژاردنەوە نابکەین ئیتر لەوە چە شوورەیەکی گەورە بێ ئێمە لەسەر هەڵبژاردن هەڕەشەی شەڕی ناوخۆ هەڕەشی یەکتری کوشتن و یعنی ئەم شتان حق زە بانگەشی هەڵبژاردنە کاخەلیل ینی هەنێک لەهەن هەر بەرپرسین خۆی نابەرپرسانەیە ینی بە دیاریکراوی فعلەن ئەمە کاخەلی سەرکانی و کۆڵسوڕای بزوتنەوەی گۆڕان دوا سەرنج و پەیامی خۆی بنێرێ بۆ بینەران من لێرە داواکەم لە کەسوکاری سەربەرجی شەهیدان پێشمەرگەکەم ئەندامانی سەنگەر پۆلیس ئاسایش زیندانیانی سیاسی بەشداری کارای هەڵبژاردن بکەن دۆست و لایەنگر و کەسوکاری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی ڕۆحی پیری تەریقەتی کوردایەتی مامجلال شاد بێت گەلەکەمان بە دوا ئامانجی خۆیگا بەشداری هەڵبژاردن بکەن دۆست و لایەنگرانی بزوتنەوەی گۆڕان هەڵسوڕاوەکانی بزوتنەوەی گۆڕان ڕێبوارانی ڕێگای مامۆستا و ڕێبەری مەزنی گەلەکەمان و پایەبەرزی گەوری گەلەکەمان کاگنووشیروان بەشداری کارای هەڵبژاردن بکەن بۆی کانوشان ڕۆحی شاد بێت بۆی گەلەکەمان بە ئامانجی خۆی بگا خوێن و قوربانیەکانمان بە فیڕۆ نەچێت ڕۆحی دوو پیاوی گەورە شاد بێت و ڕێگایان پر ڕێبوار بێ و مسپاسانەکەن ئومێدەوارم لە ئایندا گەلەکە ئێمە بە مافی خۆی بگا هەڵبژاردنەکەیشمان سەرکەوتوو بێت دەنگێکی باش بێنین بە قوتێکی باش و بچینە بەغا بۆ ئیدیفاع لە مافە دەستوریەکانی خۆمان بکەین بۆ ئەوی پێگەمان بە خۆت بێت لە عێراقا گەلەکەمان جارێکی کرد دووچاری ماڵوێرانی و دەربەدەری و کوشت و بڕنە بێت بە ئازادی لە نیشتیمانی مێژوو کوردی خۆمانە بژین و زۆر سپاس دەستخۆش یادارم پەیامەکە و گەیشتوێ بەڵێ خات و ڕابێ حەمەد لێبسای مەڵبەندی بەغدایەکێتی دوا سەرنج و پەیامی خۆت بگەێنی سوپاس دەکەم فەرموو بەڵێ سپاس وڵا پێشەوەی دوا پەیامم ئاراستەی بینەرانی بەڕێز بکەم بەڵام بەس تێبینێک لەسەر فۆرمی دەنگدان کە بەڕێزکە خەلی باسی کرد ئەوەی کە ناوی مەسیحی و کاندیدەکانی ترە تێدایە ئەوە چونکە خۆی 5 کورسی کۆتای مەسیحی هەیە لەگەر کورسێکی کۆتای سابیعە ئەوانە بۆیان هەیە لە سەرتاسەری عێراق دەنجیان پێ بدەن بۆیە دەبێت لە ناو فۆرمی هەموو پارێزگاکانی عێراق ناوی ئەو کاندیدانە هەبێ کە لەسەر ئەو کورسیانە خۆیان کاندید کردیا جا ئەوە مردنیە یعنی ئایا ئەو حزبە لەو شارە هەیە یان ئەو کەسە لەو شارەیان لەو شارەیە نییە ئەگەر لە بەسڕاش خۆی کاندید کرد بێ دەبی لە ناو فۆرمی هەولێر و سلێمانی و دهۆک و شارەکانی تری عێراقیشە بێ بۆیە ئەمە یعنی شتێک نییە برێ بە بەرنامەیە دژی ئێمە یان دژی کەسێکە کرایان دژی شارێکە بۆیە ئەوە دڵنیابین من دوا پەیامم ئەوەیە داوا لە هاوڵاتیانی بەڕێزی کوردستان و ناوچە جێناکۆکەکان دەکەم کە لەژێر دروشمی بەیەکەوە بەهێزترین بۆ پارێزگاری لە مافە دەستوریەکانیان بۆ پارێزگاری لە
قوت و بە ژیانێکی ئارامتر و ژیانێکی خۆشتر و ژیانێکی بە گوزەرانی باشتر دەنگ بدەن بە لیستی بە کاندیدانی هاوپەیمانی کوردستان و بە تایبەتی لە شاری هەولێر و شاری هەڵمەتی قوربانی و کەرکوچی بابە گورگڕ و قودسی کوردستان ئەوانە دەنگەکانی خۆیان لە ڕابردوودا چەند بۆ زیاتریش بکەن سندوقەکانی کوردستان پڕ بکەن لە دەنجی دلێریان و بچنە سەر سندوقەکان ئەو سزایەی ئەو نیگەرانەیە کە لە حیزبەکان هەیەە بە هەڵبژاردنە سزایان نەدەن بەڵکو شێوازی تر هەیە بۆ سزادانی حیزبەکانیان نەک سندوقەکانی دەنگدان چونکە سندوقەکانی دەنگدان دووبارە ئەوان ئەگەر لە حیزبەکان نیگەرانن هەندێک خزمەت گوزاریان کەم کردبێ یان هەندێک شت ناتوانی بکەن ئەوە چونکە پێشتر سزایان داون دووبارە هیوادارم ئەو سزای لە ڕێگەی سندوقی دەنگدانەوە نەبێ هەمویان بە گەرم و گوڕی زۆرەوە لە ڕۆژانی داهاتوو بانگەشە بکەن بچن دەنگ بدەن بە کاندیدانی هاوپەیمانی کوردستان و سەرکەوتوو بن بە زۆرترین دەنگ و بەهێزەوە بێنە بەغدا بۆ ئەوەی دروشمی بەیەکەوە بەهێزترین بپارێزن و دەستکەوتەکانیان بەدەست بێنن. زۆر سپاس بۆ خاتوڕاوی حەمەد دەبسای مەڵبەندی بەغدایەشیتی کە لە بەغداوە لەگەڵ سپاس دەکەم کە خەریک وەزم شتێکم بەس بە کورتی پێم سپاس دەکەم. پێویستە لە کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ خەڵکی سادە ئەوی نەزۆر تا ڕادەی ئاڵۆزە بۆ بە چاڕوونی کادرە فەنیەکانی شارەزا لە بواری هەڵبژاردن لەسەر مەسلەی ئەو هەموو قوارە سیاسی بینانە لەسەر ئەو فۆرمە ڕوونکردنەوە بن و بۆی خەڵک کە ئەو ڕۆژێتە سەسنوقی دەنگان سەری لێنەشەوە چۆن دەنگەدات دەستخۆش یعنی ئەو پێویستی بە ڕوونکردنەوەیەکە. سپاس بۆ کاخەلی سەرکانی هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕان کە لە ستۆدیۆ لە بەرنامە پانۆراما لەگەڵمان سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش بن.